وەک دەبینن لە دۆڵی ڕۆست دیمەنێکی جوانی ئێستا کە دەبینن بەفرێکی زۆر باریە ئەو خانانە لەسەر یەکن حەز دەکەی بێ و ڕسمی دەگەر بگری لە دۆڵی ڕوز بەفرێکی زۆر دەباری ساڵانە چەندین جار بەفر دەبارێ وەک دەبینی بۆ ئێمە ڕەنگە ئەو بەفربارینە خۆش بێ بەڵام بۆ خەڵکی شار خۆش دەستکە لەوانەیە لە شار ساڵانە جارێک بەفر ببارێ بەڵام لای ئێمە ساڵانە زۆر دەبارێت کە دەبینی ئەرچشمان قڕز دەبێت منێکی جوانە بەخشێت وەکو ئەوەی نەمانی غەم بێ ئێمەش مانجوین زیاتر ئیشی ڕۆژانەش هیلاکمان دەکا مثلا ام چقدر جوان ارزان ترد که یومی ام مازی بزیم 10-15 هزار در کافی از رادی ما خودان دکان مثلا و موزه بجه 10,000 یا دواكيم ربعكي از 1000 ربعكي تفروش ماوس خود باشه يعني سعره في دري باشه نا قرانه قال لك انه وقت دكانه وانا ام چقدر ارزان ترج دكانات دي او نيفا كامبيا وش خلقي كامبي راجي نيزينجا او هتا تشنسيكي قالك مال ناشن تشنسيكي او دريا ديرا خدي او نيفا كامبيا خرج يعني شهر اخذ كامبي فتي نيفا ساكنه وتشتي ماجي تشتي كام مناسبه ما سيكل فيفا كرا خلقي على كامبي هميتين فيري تشتاش قرات كرين وسعر مناسب نجي وما تفيجي مساعده ما بكن جيكي نيفا كامبي دا او رخي هانكي باشتر اجبر ئێمە وەکو فەرمانگەی وەرچوو لاوانی خەڵازێ هەستاوین بەکردنەوەی خولێکی دوورمان بۆ خانمانی سنووری قەزای پشدەرکولەکەمان بێ بەرامبەر بۆ خانمان کردوێتەوە پێشتریش چەندین خولی تری لەو جۆرەمان کردوێتەوە و خولەکانیشمان درێژێ دەبێ ئەوەی بە ئێمە بکرێ لەگەڵ باشبوونی ئینشاڵڵا دۆخی دارایی هەرێمی کوردستان ئێمەش درێژە بە خولەکانمان دەدەین و خولی باشتر و کاری باشتر لە ئایندەدا بۆ گەنجان و خانمانی سنووری قەزای پشدەر دەکەینەوە. فێری چەند شێوە بڕینمانەکردن لەگەڵ ئەوە شار ڕۆژانە کاتمان بۆ دانابوون چەند ڕۆژێکمان دانابوو بۆ بڕین چەند ڕۆژێکیشمان دانابوو بۆ دووری ئیتر شێوەی جلی دەرۆ و شێوەی جلی کوردی و جلی ماڵەوە ئەو شتانە شێوەی ئەو شتانەی کە بڵێ بەس جلی پیاوان ناگیناش ئەو شێوەکانی تر هەمووی بەسەرکەوتووی فێر بوو.